دیوانی پشدەری مەلا ئیبراهیم ڕەسوول شێخ ئاودەڵی ئامادەکردن ئاری یاران خوێندنەوە ڕەوان ڕەشاد ئاکرێی نور تو طلع البدر علينا نحن أكراد الشمال هر أتوی بوون بووی بەهادی یا ڕەسوولی ذا الكمال شاخ و دووڵ و دەشت و گەڕ و باغ و هەرچییەکی هەیە وا بە نووڕی تو ڕووناک بوو هەرچی هەن حەتى الجیبال یادی توی یەخوا بەخێر بێ سەروەرم ئەی نووڕی چاو با فیدات بێ هەرچی هەم بێت چی نەشم بێت خاڵ و ماڵ ئێمە چین گەر تو نەبی ئەی یا حەبیبی نووڕی حەق تو لە گوڵدانی بەشەردا تاقی تو نیتە میثال هاتنە پێشوازیت بە قوربان زۆر بە فەخر و زۆر بە ڕێز طلع البدر ئەگوترا ڕووش هەلات یا ذا الفیدال ئەو مەدینەی تو دەبینی بێ شک و شوبه و گومان بۆ بەهەشت تو ذوالبەصیری بێ شک و بێ قیل و قال ئێمەی کردینە ڕەفیقی خاوەنی فەخری بەشەر بارەک الله تعالی لەو خاوەنی بەحری خیساڵ